من پیرۆزبایی لە هەموو نەتەوەی کوردەکەم بە بۆنەی نەورۆزەوە، پیرۆزبایی لە هەموو ئەو گەلانەشەکەم کە یادی نەورۆزەکەنەوە و بەلای منەوە بەنسبەت ئێمە وەکو کورد نەورۆز ساڵی تازەی کووردە، نەورۆز نەتەوەییە، نەورۆز کۆتایی زۆرداریە، نەورۆز جێژنی بەهارە، زۆر شتەیە لەوبارەیە و پیرۆزبایی لە هەموو نەتەوەی کوردەکەم لە هەموو پارچەکان لەکوێ یادەکەنەوە پیرۆسە و مێدەوارم کەوا هەر یەکە لە لای خۆی ئەو نێژاتوایە یادی بکاتەوە و ئەو یادکردنەوەش گرنگە. تورکیا پێخۆش نییە بکەیتەوە، ئێران پێخۆش نییە، لێرە ممکنە زۆر سەهل نەبێ کەرکووک وانە، بەڵام حەقا کورد بە یەک گرتووی یادی بکەنەوە نەکار لە یەکە بەجیا. ئومێدەوارم سەرکەوتوو بن. پێم ئێمە کە ئەم بۆنەیە بکەن بە بۆنەیەک بۆ هاوکاری و برایەتی و تەبایی و هاوکار بن لەگەڵ یەک، هەم لە هەموو پارچەیەک هەم لە نەتەوەش، یعنی هەم بەیەکەوە، چونکە ئەوانەی کە دژی کوردن و دوژمن یەکن، هاوکارن، یەکتری کوردیش دەبێ هاوکار بێن. ئومێدەوارین حیزبەکان بەو بۆنەیەوە بەرەو هاوکاری و بەرەو لێکتێگەیشتن و تەبایی بڕۆن. نەورۆز گرنگە زۆر، چونکە ڕۆژی ساڵی کوردیە و لە عینی وەختیشە کۆتایی زۆرداریە و جێژنێکی نەتەوەییە. تەمان باشتی و مناسبەیە کە هەمویان بەیەکەوتوان هاوکار بن و ئەو مەشاکلەی هەیە لە بین خۆیان بە دیالۆگ چارەسەری بکەن و مناسبە لەوە گرنگتر نییە نسبەت هەموو نەتەوەکەوە کورد، بەس بەداخەوە وان نین بەو شکڵەیان.